قازی و مفتی و زانا و دانا و روشنبیر، روشنگر و شاعر و نشتیمان دوست و مروف دوست و دادپرور. رشاد کوڕێ محەممەد مفتی، کوڕێ مەلا عوسمان، کوڕێ مەلا ئەبوو بەکر ئەفەندی، بەرنیاز بە کچۆک مەلا لە ساڵا 1915 دناوا ماڵباتێک نافدار لە قەڵایە دێرینا هەولێر چاوێن خوا bi jiyanê rond ket. رحمتي رشاد مفتي بابم اختلاف هي لسر مواليدكي 1912 و 1915 بس على الأغلب أو كأمام بزان 1912 أو روجي كرداشي دبي خبر دنا بافيرم محمد أفندي لما زقفت بوا أو لكاد القرآن خندين بوا دقات أو آيتك أو آيتي يا قوم اتبعوني أهدكم سبيل الرشاد سري خوي برز دكا درينا يليمدن رشاد. رشاد اتهيت فريكرن بو برخندني لا قطاب خانا سرتاي لهولير حتى بولا ششي خندنا خوا ددومينه. لبداية القرن البيست مكتبة كان دكريتو مكتبة كان حكومي وبابيرم بابين لمكتب دادين لقى أو قران كان يخوي لو أنا عزديني ملافني رحمتي لقى مجموعة هاو تمنى كان يخويان سفي ششي ابتدائي أو كاتي تواو دكن. دجيه 13 سالي دا لمزقفتا مزنا قلاتي لحجريا بابي خوا واني نحو صرف منطق بيان روان بيجيو فقه أصول فقه تفسير اتخينه. تاکەشت لە بۆ پێگەاندن و تێگەاندن و بەرهەمهێنانی زانایان لە کۆمەلگای کوردەواری مەبەستم کوردستانی گەورەی هەر حوزرە بووە. سەرکردەی سیاسی قائیدی ئیجتیماعی لە هەموو بوارەکان تەنها و تەنها حوزرە بووە. پاشەوەی کە سەفی شەش تاوا دەکاتن دیارە باپیرم اختیاری دەکا کە جێگرەوەی خۆی بیتن لە باتێکردن خۆی لە حوزرەکان دەرسی علومی دینی دەخینی بە هەر 12 علمەکەی کە ناسراوە لە کوردستان ئیزابەتەن لەسەر زمانی عەرەبی ئەو کاتی لەوێ دەرێ کە دەخینی تەواو دەکاتن زۆر باپیرم کەیفی پێدێت چکە زۆر سەرکەوتوو بۆ لە خیدری. رشاد محەممەد مفتی جبو زێدەتر دەزڤەئانینا زانین و زانست و معریفەت و دنیابینی و وەرگرتنا ڕوشنبیری و ڕوشن هزریەک بەرفرە لە دەڤگەلێک مامۆستایên دیترên ئاینی ئەتخینە لە حوجرەیên کوردی. ئەوەی ئەمە بزانم لەبەر ئەوەی مزگەفتی قەڵا ئەزهەرێکی گچکە بوو هەموو علومەکان تێدا بوو و بەرزترین مەدارسی دینی لە کوردستان لە مزگەفتی قەڵا بوو لەبەر هەندێ حەسر بوو لەوێ دەرێ ماعەدا هەندێک زاد ئیجازەی وەردەگرت لە هەندێک مەلایەن وەکو افتخارێک بخۆی. بەغەیری جەددی ئێوە چی هەدانا لە کوردستان بناغی علمی دانا کاتی خۆی حاجی قادری کۆی ئەو شیعرەی لە بۆ مەلا عەبدوڵڵای جەلیزادە ناردووە کە ئاکاتە بابی مەلای گەورەی کۆیە. بەڕاستی نەمزانیە غەیری عائیلەی مفتی مامۆستا ڕەشاد و هەروەها باب و باپیرەکانی هیچ عائیلەیەکی دیکە لەسەر ئاستی کوردستان 500 ساڵ بەردەوام بووی بیتن. يعني وێنەیەکی زۆر بریقەدار مشرقیان وەرگرت لە جەنابی ڕەشاد المفتی کە زانیان ئەوانەی ئەو شەهادە دەینن ئەوانەی ئەو وەرەقەیە دەینن ئیسبات دەکەن کە بەو منهەجەدا ڕۆیشتوونە کە ڕەشاد المفتی تیا ڕۆیشتوونە ئەوانە مەلانە.
دژیە 19 ساڵیدا لە ساڵا 1934 ئەچیت بەرەف وڵاتێ مسر و 2 ساڵان لە ئەزهەردخینە و بڕوانامە ئەهلیەتێ وەردگرە ژبەلک و قوتابیەک بە ئاگەه و ژێهاتی بوو. جەنابیان لە ساڵی 34 کە ڕووی لە ئەزهەر کرد و بوو بە وەکو تەمسیلی کوردستانیە کرد، علمی کوردستانیە کرد، مەداریسەکانی کوردستانیە کرد کە پێیانی گوت ئەو کوردستان ئەو کتێبانە دەخینن، ئەو علمانە ئەخینن لە ئیمتیحاناتانەی کە کرا ناجح بوو لەو ئیمتیحانانە. بۆیە لە دوای ئەو فەقەی کورد لە هەولێرە کە دەچوون بۆ ئەزهەر ڕەسەن لە کولیە وەردەگیران. في ذكرى الخالدين القاضي رشاد مفتي مامۆستا عوسمان لە بۆ جێڕام و گوتی سەفیری میسر هاتە ئێرە دیوەخانێ و تارەکەی خوێندیتەوە ئەو قازی ڕەشادە چێ گوتی مش باسم کرد و پێم گو ئەوە یەکەمین خەریزی ئەزهەریە کە لە کوردستانی خۆمان هاتیتە میسر و لە پاشان بەسەرکەوتووی گەڕایتەوە. ئێستاش لە فەزلی خوای گەورە و لە بەرەکەتی قازی ڕەشاد مفتی و بە هەوڵ و کۆش و جهودی مامۆستا عوسمانی ئەو پەیمانگەی ئەزهەرە لێرەیە کە ساڵانە تەلەبە ئەنێدرێ لە بۆ میسر. پاشی حربی عالەمی یەکەم چاپکرانەوە کراوە بە خەرکەکان دەستیان بە خوێندن کرد لە مستەوای بەرز. ئەوە بوو باپیرم تەماشا دەکات کە بەهرەی گەورەی تێدایە لە بۆ تەواوکردنی خوێندنی ساڵی 1934 دەینێتە مسر. هەینێ لە مسر 2 ساڵ دەخینی، 2 ساڵ وەکو معهدی ئێسانە بووە، معهدی تەهیلی بووە بە مستەوای 4 ساڵی ئێستا بووە کە وەریگرتیە شەهادەشی وێندرە دەینی دێتەوە هەولێر. لە ساڵا 1936 ڕەشاد موفتی لە وڵاتی مسر ڤەدگەڕێت بۆ هەولێر خوێندنە خۆیان ئاینی لە دەف بابێ خوا محەممەد ئەفەندی موفتی تەمام دیکەت و مهلەتە زانستن شەرعی لەسەر دەستی وی وەردگرە. لە ناو کۆمەڵگای کوردەواری مەلافەقیەکان ئینسان تەڵەبە مەهمە هەر شەهادەیەکی هەبیتن شەهادەی ئەکادمی ئەگەر ئیجازەی مەلایەتینەوی وەکو بریدری ئاوی نەخواردیتەوە. قازی ڕەشاد پاش ئەوەی کە خوێندنی ئەکادمی تەواو ئەکا لە ئەزهەری شەریف ئەگەڕێتەوە وەکو درێژەدان بە ڕێچکەی باب و باپیرەکانی ئەو ئیجازەی علمی وەرگرتیە. من طبعا بیستومە لە دائما مامم خوافیکە کە لە خزمەت مەلافەندی 4 ساڵە مایتەوە خۆی وێشێک دادەنا لەو عائلەیە زۆر جار بەحسی ڕەشاد ئەفەندی ومان کردووە و لە ئەخلاقی و لە علمی و لە زانایەتی و باوکم خدا عفوی کە مەلا شەریف زۆر ڕەشاد ئەفەندی خۆش دەویست. پاش ئەوەی کە گەڕاوە بە فکرشی تەنویری هەموو جارە پێدەگوتم کوڕم مسر دنیاە لەبەر هەندێ ئیمامی شافعی کە چوە وێن دەرێ کە گەڕاوە ئەفکارەکانی خۆی گۆڕی لەسەر ئەو عەقلیەتەی کە مسر هەیبوو لەبەر هەندێک دەگوێت لە دەرگایەکی مسر نووسرایە أيها الزائر المصر لا تختر بنفسك فإن فيها مثلك آلاف. لو منطلقي خركي فيها ثقافتي مصري دكرد كثقافتي التنويري بو. فەقی خۆشەویستەکان شتێکی گرنگەیەکەوە ئەمڕۆکە بۆتانی باز بکەم ئەم شتەش ئەوەیەکەوە کەوا ئێمە دەبینین و دەبیستین لە مامۆستایانی ئاینی کەوا لەسەر وتاردا وتار بە زمانی عەرەبی دەدەن و شتێکی گرنگ هەیەکەوە بڵین مامۆستایانی کورد پێویستە لەسەریان کەوا بە زمانی شیرینی کوردیدا وتارەکانیان پێشکەش بکەن. ڕەشاد ئەفەندی وانە و گوتار پێشکەش دکردن پەیڤ و هزر و ئەندێشەیاوی گەلک بسەلیقە و بەهێز بوو لەوڕا کەسێن زانا و دانا و بلیمەت مینا مەلا فەندی لەوانەیەن وی بەرهەف دبوو. قازی ڕەشاد ئەگەر تعبیرەکە ڕاست بیتن وەکو برێ زولجەناحین بووە هەم لایەنی حجرە و توراسی و حەلەقەیی خوێندیتی هەم لە ئەزهەریش کە دەستگایەکی ئەکادمی و معریفیە لەوێ بووە یعنی لە بینی ئەو توراسەی کە لە حجرەکانی 500 ساڵ زیاتر
و لە بینی سەردەمیانە کە ئەزهەرەکە بووە. زمانێکی عەرەبی فوسحای زۆر بە قووەت شارەزایەکی زۆر بە قووەت هەبوو لە بەدیع معان بەدیع منطق لەبەر ئەوەی بۆ کە بووە خەتیبێکی زۆر سەرکەوتوو بوو و دەنجیشی جەهوری بوو فەرقێکی زۆری هەبوو هەندێک زار بەبێ سەماعە خەڵکەکە جۆ لە دەنجی ڕادەگرت. لە ساڵا 1944 ڕەشاد ئەفەندی کارێوانە بێژی و پێشنوێژی و گۆتارên ڕۆژا ئەینی لە مزگەفتا مەزنا قەڵاتێ پێشکێش دکردن خەڵکێ دەڤەرێ گەلک بێ سەرسام دەبوو. پاش ئەو شەخسەتێک کە پیا کرد القول الحەسم لەکن بابم هەموو شتەکە کۆتایی پێدات ئەو قسەی کە ئەو دەکرد شەرعان بە پێشەرە بە پێی ئیجتیماع بە پێی کۆمەلگای خۆمان ئەو قسەی کە بکردبە تەنها ئەو قسەی دەخوارد قسەکانی دی لا دەکرد. عائلەیەکی ئیجتیماعی بووینە عائلەیەکی کۆمەڵایەتی بووینە لە دەرەوەی یعنی اختصاصی خۆیان کێشە و مەشاکلی خەڵکیان حەل کردیە هەتا ئەو کاتەش کە قازی بووە خەڵک هاتووتە لای پرسیاری لێ کردیە فەرموویتی ئەوە لایەنی شەرعیەکە ئەوە لایەنی قانونی وەزعیەکە ئەوە تەوێ ئەوەت لە هەڵەبژێرم دینەکە تەوێ دینەکەت لە بۆ دائانێ. کەساتیەکە بلند هەبوو دناوا جڤاکێ کوردیدا خەڵکێ دەڤەرێ وەک لێڤەگەڕک بەرێ خوددان بۆ دەکرد گەلک مرۆڤ دۆست و هەفکار بوو ئەدگەل هەژار و نەداران. خۆی طبیعەتی وابوو متەواضع بوو طبیعەتی وابوو طبیعەتی وابوو ئەبەدەن کەس بەهات بەڕووی ئەو نەدەگەڕاوە بەبێ ئەوەی دەیەوێ بۆی تەمین نەکردبی. هەر لە خەلاتێش لە خوارێش خەڵکانێک زۆر پاشی نوێژی عەسر دەهاتن لە دادێنشت ئەمە لە خزمەتیان بووین اینجا تەنها مەسائلی دینی نەبوو مەسائلی کۆمەڵایەتی بوو مەسائلی دینی بوو مەسائلی تەفسیر بوو مەسائلی سوالی جۆرا و جۆر لە دین بوو هەر هەمووی بە دڵێکی زۆر فراوان بە هەر هەمووی بە منطقێکی زۆر گەورە وەڵامی دەدانەوە. پشتی بابێوێ چیتە بەردولوڤانیا خودێ ڕەشاد موفتی ئێکەم گوتار خوێن بوو لە باژێڕێ هەولێر گۆتارên ڕۆژا هەینی بە ئەزمانێ شیرینێ کوردی خاندینە کۆلوی دەمی گۆتارە ڕۆژا ئەینی بە ئەزمانێ عەرەبی ئەتهات پێشکێشکردن. نقطەیەکی دیکەی پرشنگدار و بریقەدار لە مێژووی ڕەحمەتی قازی ڕەشاد ئەوەیە یەکەمین مەلای کووردە کە بە زمانی شیرینی کوردی وتاری خوێندیتەوە لە مزگەوتی قەڵاتێ کە بەڕاستی پێشیوی وتار خوێندنەوە هەر بە زمانی عەرەبی بووە. ساڵی 36 کە باپیرم وفات دەکاتن بابم لەبەر ئەوەی کە جێگەری بووە جێی بابی دەگرێتەوە لە بۆ دەستە سەر مینبەر دەست بە خودبۆ خوێندنەوە دەکا و یەکەم خودبەی کە خوێندەوە بە سەربەزیەکی زۆر گەورە و دەنگێکی زۆر گەورەی داوە خەڵکانی هەولێر هەر هەموو دەچوون لە مزگەوتە قەڵا نوێژیان دەکرد. ڕەشاد ئەفەندی هەر لە ژیە 30 ساڵیدا ڕۆ لە گەلک کاریگەر و پێشچاو هەبوو دناوا ناوەندێن زانستی و ڕۆشنبیری و جڤاکیدا ڕێزەک مەزن لە دەف هەموو چینان هەبوو. شخصیەتەشی بەرزی هەبوو خۆت ئەزانی سەهل نییە لە شارێکی وەکو هەولێر زانایەک لەو گۆڕەی ببتە مەرجع یعنی شخصیەتی لە ناحیەی ئیجتیماعی لە ناحیەی سیاسی لە ناحیەی دینی لەو ناحیانە هەمووان لە ناحیەی کۆمەڵایەتی لەو ناحیە هەمووان بەرز بوو دیار بوو. قازی ڕەشاد هەم وەکو شخصی خۆی کەسێکی زۆر بەتوانا بووە لایەنی علمی و هەروەها چەند بەهرەیەکی تێدا هەبووە ئەو بەهرەیە لە کەم کەسدا هەبووە ئەو ئینسانە بێجگە لە مەسەل علومی مەلایەتی
زمانی کوردی بە هەموو شێوەزارەکان، زمانی عەرەبی بە قوڵی، زمانی فارسی، زمانی تورکی عوسمانی ئەوانەی زانیە. لە مەدرسەکەی بی خۆیان دەدۆزیەوە و خەڵکەکانی زۆر چاوکراوە بوون لە هەموو مەسائلێک کە هەر کەسە قیمەتی خۆی دەدایە لە کۆمەلگا. لە ساڵا 1956 کۆ لەوی دەمی ژیێوی ئەدبیتە 39 ساڵ ئەتهێ دەستنیشانکردن وەکە قازیە دادگەها کەرکوو لە ساڵا 1957 ژی ئەتهێت ڤەگوهاستن بۆ باژێڕێ سلێمانیە. هەندێک کەس هەیە هەر ئەو وەختە ناسراوە کە لە مەنسەبە، یعنی خەڵک لە بە مەنسەب ئەویانەوە، بەڵام قازی ڕەشاد ئەوها نەبووە. یعنی قازی ڕەشاد مەنسەب پێویستی بەی بووە، ئەو پێویستی بە مەنسەب نەبووە، چونکە بۆ خۆی لە عائیلەیەکی عەریق و هەروەها زۆر کۆن و خزمەتگوزاری هەم کۆمەلگای کوردەواری هەم ئاینی پیرۆزی ئیسلام. ساڵی 55 ئیعلان دەکرێت لە بۆ مەنسەبی قازیاتی، بابشم خلالی 6 مانگ کە خۆی باسی دەکرد، گوتی هەموو کتێبەکانی کولیەکەم هەموو لەبەر کرد، چوومە ئیمتحان بە دەرەجەیەکی زۆر گەورە ناجح بوو، بڕیار دەرە ساڵی 1956 بووە قازی لە کەرکووک، پاشی ساڵێک چووە سلەیمانی، ساڵێک لەوێ ماوە. دیڤدا ڕەشاد موفتی ئەتهێت ڤەگوهاستن بۆ دادگەها شەرعی لە هەولێر. جامێراتیەک زۆر پێشکێشی خەڵکێ دەڤەرێ دەکات، خزمەتکردناوی هەتا نەهاژی دبیردانکە خەڵکێ دەڤەرێدا مایە. لە بواری قازیاتی هەموو معاملاتی ئەو گوندانەی کە لە ئەترافی هەولێر و دەوروبەری هەبوو کە مەسائل ئەحوالی شەخسی هەر هەمووی بە ئیزبارە لۆ ڕێک یەخستن، مەسائلی ئیرس و مەسائلی ئیجتماعیات هەر هەمووی پێکەوە بە ڕێگای خۆی بۆ ڕێخستن. ڕەشاد موفتی نڤیسەرێکی ژێهاتیە کورد و شاعرێکی خودی شیان بوو. ئەژبەلک و موفتی دناوە ماڵباتێک ئایندۆست و نیشتیمان دۆستدا پەروەردە ببوو. ئەوی هەمی دەمان ڕێچکەیە مرۆڤ دۆستیە گرت بوو بەر. ئەوەی کە بەبیرم دێ مەسەلەن ئێستا شعرێکێ بوو لەبەرم کردبوو، منداڵ بوو، ساڵی 52 نووستی دەرێ سابت قەدەم و عازیم و سەربەست و ڕەشادم ئەقرم هەیە تەسلیمی قەزای ڕەبی عیبادم. ڕەشاد موفتی دەما ئەدبینی مەولودنامە بە ئەزمانێ عەرەبی یان تورکی یان فارسی ئەتێت خاندن دناوا کورداندا وەکە هەستێ نەتەوەی هەستا مەولودنامەیەک بە ئەزمانێ شیرینی کوردی ڤەهاند و پێشکێشی گەلێ کورد کرد. بەهشتی قازی ڕەشاد یەکەمین مەلای کووردە، یەکەمین نووسەری کووردە کە مەولود نامەی بە زمانی کوردی نووسیتەوە. پێشتر زۆربەی بە فارسی بووە، بە عەرەبی بووە، بە تورکی عوسمانلی بووە، بەڵام ئەو هاتیە هەم پرۆسەی یعنی عملیە مەولود مجەدیدە، یعنی لەبەر هەندێک ئەوێ مجەدید چونکە سوڵتان مزەفەر داینەوە، بەڵام پێشتر بەو شێوازە نەبووە. شعاری بام ئەوە بوو، دەگوت پێغەمبەر دەفەرمێ ئەو مەسائلە ئەرقیە کە هەیە شتێکی زۆر خراپە، دەفەرمێ لا تەبحەثوا عنها فإنها نتنە. لەو منتەڵەقەی دەگوت کوردیش حەقی خۆیتی کە بە زمانی خۆی قسان بکار وەکو لە قورئان هاتووە ئینا خەلەقناکم من ذەکەر وئونسە وجعلناکم شعوبا وقەبائیل، لەبەر هەندێ بە کوردی مەسائلەکانی خۆی بەڕێوە دەبرد. ڕەشاد ئەفەندی موفتی ئەدگەل دامەزراندنا ئەیکەتیا نڤیسەرین کورد لە ساڵە 1970 ئەدبیتە ئەندامێکێ چاڵاکێ ئەvێ ڕێکخراوە وێژەیە گەلێ کورد. پاش هەفتە کورد کە حەقی خۆی وەگرت بابن تەماشا کرد، دەبی خۆی ئەندام بکات لە زۆر شوێن لە بۆ ئەوەی بکتە تەشجیعێک لە بۆ خەڵکەکان بێن لەو جەمعیاتانە ئامادە بن. لە ساڵە 1973 ڕەشاد موفتی لەبەر ژێهاتیاوی ئەدکەنە ئەندامێ هاریکارێ کۆڕا زانیارییا کورد لە بەغدا، لە وێرێژی خەباتێک زۆر ji aliyê wêjeyî ve pêşkêşî milletê Kurd kir. جەنابیان فەرقی هەبوو لە هێشی تر، ئەو مەنسیبارە خۆیان داوایان نەکرد،
يعني كديان ديت دنا جنابي رشاد أفندي له هوليري يعني خلق زور بغداد بين ببلا اندامي او مجمعي علمي كردي يعني علمي بشكل عام لكن سمعه شي زور قوري هبو لهمو عراق بتايبتي لبغداد بتايبتي لأواري الدابا لبي وكو قاضي محمد الخال مع مصطفى كريم وانا هم الزلام يعني دناسي دان زانين رشاد أفندي أهل بوي لو جايبي بوي اوان دوايان كردبو ترشيح يعني كردبو بو او جاي لقريت ثم بغداد قلت مكاك خير قلت كرم دوايان لكن بكبم اندامي كوري زانياري عراق لبغداد دسمه وين دري بيم خوش اللي وكو كرديك اندام لي رشاد مفتي بودم 21 سالان کار قاضیاتی دکتو دیفدا لسال 1978 خانه نشین به دیفدا سروکایتیا انجمن زانایان لباجر هولیر پی اتهیت سپاردن سال 1976 تقاعد بو بلام لبر اوي كهيس قرارشي لمحكمة تمييز نقرا وبنقص وزيري عدلي عراق قراري ذاك 3 سال تمديد بكا قاضياتي لجيه 77 سالان دا لروجا شنبي لريكفتي 12 ايلولا سال 1992 لباجر هولير کوچا داویه کر برزگرتنک زور ترميوي لگورستانا مالباتاوان لباداوه اتهيت خاك سپاردن زانای گەورەمان ڕەشاد المفتی زۆر هەردەگری جەنابی ڕەشاد المفتی لە بیدایەتی ژیانیەوە تا ئاخر ڕۆژی ژیانی هەڵ لە خزمەتی علم و معرفەت و خزمەتی فەقێ و مەلایان بووە. موت عالم يعني نكتنها لعلوم الدين لا علوم هم علوم كاين دنيا عالمك بمريتن خلل دك وتشونك مردني وفاتي باب بو خلل الشقورة لبو زول مسائلي اجتماعي وديني وفلسفي واقتصادي بهم دوعك يعني بابلين والله قاضي رشاد وكبري تياي زانست بوا تياي معرفة بوا أمين وكو ملايشي كرد شانازي أكم افتخار أكم بويكا يشيك لإجازة كانم كإجازي حديثي مسلسلة أتيتو سر قاضي رشاد وبلدزداني أو كالزانايا كردستاني قورا وبتايبتي شاري هولير وبتايبتر تشيني ملافقي بزررشي زوريان بيجيش نوي هولير درسون خلق زور يعني هستي كرت كهولير شول بوا يعني شخص عادي نبو كس ناميني لو جياني كل من عليها فان او روجي خوي هبو وفاتي بلام خسارته شي قوربو خسارة همو هوليريا كان حسيان بو خسارة ذكرت